بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. زۆر پرسیارمان لێ ئەکرێت لەسەر ئەوەی کە کەسێک ماڵێک دوو ماڵ سێ ماڵی هەبێ ئایا زەکات لەم ماڵانە ئەکەوێت یان ناکەوێت؟ خانوویەک دوانسیان، سایەک دوانسیان، ڤێلایەک دوانسیان، ئایا ئەمانە زەکاتیان ئەکەوێت یان ناکەوێت؟ بە درێژایی زەمەنی ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ و زەمەنی تابعین یەک ڕیوایەتمان نییە کە باسی ئەوە بکات جۆرێک لە جۆرەکان زەکات لەم شتانە دەرکراوە. ئەگەنا زەوی زۆر بووە، باخات زۆر بووە، خانوو هەبووە، لە هیچیانە ڕیوایەتێکمان نییە کە باسی ئەوە بکات کە زەکاتیان لێدراوە. بۆیە عەزیزانم، چەند خانووت هەیە لە خودی خانووەکەت ئەبەت زەکات ناکەوێت بە پێی مەزهەبی ئیمامی شافعی. ئەگەر خانوویەکت هەبوو دادنا بۆ کڕین و فرۆشتن، دادنا لە نووسینگە بۆی بیفرۆشی، ساڵی بەسەر هاتەوە ئەو خانووە هێشتا نەشت فرۆشت بێ زەکاتی ئەکەوێت، چکەوە بێتە عروضی تیجارە، بێتە کاڵای بازرگانی. خودی ماڵەکە خۆی بە هیچ شێوازە زەکاتی لێ ناکەوێت. بۆی ئەو بەڕێزانەی کە خانوویان هەیە داویانە بکرێ زەکات لە خودی ماڵەکەیان ناکەوێت. ئەگەر هاتوو پارەی کرێکەت کۆ بوویەوە، جەم بوویەوە، ساڵی بەسەر هاتەوە گەیشتە حەدی زەکات، زەکاتی لێ ئەکەوێت. ئەگەر خوراش زەکاتی لێ ناکەوێت، خۆی گەورە بەرەکەت بەسەر ماڵ و ئەموالی هەموو لایەکە ببارێنێ. خۆی گەورە لێمان ببورێ و لێمان خۆش بێ.